گوشگرێل و تەماشاشی لە ئەرجمەند ئەمدەمەتان خۆش. من جانی دیلان لە جاتی هاوکارم مۆتەبەر شیروانی بەڕامەی ئەمڕۆی ڕەهەندی پێشاتەکان بەڕێوە دەبم. بێگومان پێکێنانی میری و یاخۆت حکوومەتەکان هیچ کات کارێکی و ئاسان نەبووە، بە تایبەتی لە جیهانی سیوم و تایبەتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە تایبەتتر لە وڵاتێک وەکو عێراق کە بەهۆی جۆرەها ناکوکی و گیرروگرست کە ڕیشەی لە کۆمەڵگای دابەشبووی عێراقدا خۆیدا کوتاوە لە تیرەی و نەژادی و بگرە تا گرفتە ڕامیاری ئابووری یاساییەکان و پەیوەندیەکانی دەرەوە و فشار و دەستێکەڵاوی دەرەکی و هەروەها تا دێت پەیوەندی ئاڵۆستری کورد لەگەڵ لاوەندا وا دەکات پێکێنانی حکوومەتی ئایندەی عێراق کارێکی و ئاسان نەبێت. لە بەڕامەی ڕەهەندی پێشاتەکانی ئەمڕۆ کە هەروکو باسم کرد لە جاتی هاوکارمەتە بەشیوانی بەڕووی دەبن، میوانداری کاک جەماڵ تاهر ئەندام پەرلەمانی کوردستان و هەروە دکتۆر ڕیبوار کەریم مەحموود مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سلەیمانیە، میواندارمانم بۆی تشکی بخێنە سەر هەندی لەو خەڵانەی کە لە بەڕامەی ئەمڕۆماندایە. کاک جەماڵ زۆر خۆشاتم و بەڕامی ئەمڕۆمان. سۆپاسی وای بەرز دەکەن بژیت هەر ساغم خۆش بن. دکتۆر ڕیبار هەروەهای وە زۆر خۆشاتن. با لە دکتۆر ڕیباوە دەست پێ بکەمن بە پێی دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان لە عێراق لەو بڕۆیەدان کورد پێگە و پایەکی بەهێزتری لە بەغدا هەیە تاکو خۆلی پێشووتر. لە ڕاستیە بەهۆی ئەو دەرەنجامە فەرمیانەی کە ڕۆژی دووشەمە بڵاوکراوەتەوە لە ڕووی ژمارەی کورسیەوە ئەگەر بێت و کورد یەک هەڵوێز بێ ئەوە بە دڵنیاییەوە لە قۆناغیدا بە کاریگەری باشتری ئەبێتەوەی کە لە ڕابردووە بووە بە مەرجێک کاریگەریەکانی ئیستیغلال بکرێنواتە بەکاربهێنرێن بۆ مەسەلەی چەسپاندنی مافەکانی کورد، کەواتە ئێمە لەبەر ئەوەی لیستەکانی نێوماڵی شیع و نێوماڵی سونی دابەش بوون یەک لیست لە ڕووی ژمارەوە لە پێش ئێمەوەیە کە ئەویژیسی دەوڵەتی یاسایە دواتر ئەوان بەنەوە دوو کورسی و کوردیش بە 62 کورسی کە ڕەنگە بە کۆتاکانی نزیک لە کوردەوە لە شەبەک و یەزیدی و مەسیحی بگاتە نزیکی 66 کورسی کە ئەمە ژمارەیەکی باشترە لەوەیدا جاری پێشووە بووە. لە بەرامبەرە لیستەکانی تر لە نێو شیعەدا چ ئەوە لیستی عەمار حەکیم بە یاخۆ لیستەکەی موقتەدا سەدر یاخۆ لیستی سونەکان نوێژی عەلای ئەمانە هەمووی دەنگیان دابەش بوون بۆ ژماری دەنگەکانیان بە تەنها خۆیان ناگاتە ئاستی ئەو دەنگانی کە کوردی ناوێتی ئیلا لە حاڵەتێکدا نەبێت کە ڕێککەون لە نێوان خۆیان ناو و لیستێکی یەکگرتو پێکبێن بە تایبەتیش کە ئەگەری نزیکبوونەوەی عەمار حەکیم و موقتەدا سەدر زۆرە و ئەگەری نزیکبوونەوەی سونەکانیش هەیە، بەڵام لە ڕاستیە ئەگەری یەک هەڵوێستی کورد ڕەنگە ئەگەرێکی بەقووەتر بێ بەهێزتر بێ بە تایبەتی لە قۆناغی دروستکردنی حکوومەتانێک لە قۆناغی بەڕێوەبردنەکە. کاک جەماڵ ئێستاکە هەروکو دکتۆر ڕیبار واسی کرد کورد پێوەستی بە هاودەنگی هەیە و کۆدەنگی هەیە لە کاروبارەکانیدا لە بەغدا بۆ ئەوەی سەرکەوتوو بیتن. ئایا کورد ئەو پۆتانسیاڵی تێدایە بۆ ئەو جۆرە کارە؟ بەڕاستی تەنها چێک ئێستا بەدەستی کورد ئەو چێکە یەکتر بگرن و پێم ینی من وا دەبینیم کە کورد لەم ڕێگایە زیاتر نابینیتن و ئەگەر بێت و بەیان دەنگ نەڕۆنە بەغا ئەو کاتە مووقفیان یان هەڵوێستیان لۆ زۆر لاواز دەبێتن، چونکە ئەگەر بێن و خیالی ئەو چەند ساڵەی ڕابردوو ئێمە دەتوانین بڵێن قومبلەی طائفی لە عێراق تەقاوە ئیتر تازە کۆنترۆل ناکرێتن، هەر کەسێک پەنا بۆ ڕەگەزی خۆ دەبێت یا بۆ طائفەی خۆ دەبێت یا بۆ مەذهبی خۆ دەبێتن. شیعەکان هەرچەندە ڕاستە ئێستا جاران تەزریحات لەم لەولاش دەدەن و تەیاری سەدری شتێک دەڵێتن و تەیاری میحراب و حەکیم شتێکی تر دەڵێتن، ئەوە دەولەت القانون شتێکی تر دەڵێتن و سونەکان شتێکی تر دەڵێن، بەڵام با ئێمە شتێکمان لەبیر نەچێتین کە عێراق ئێستا بوویە مەیدانێکی گەمەی دەولی لە عێراق هەیە، دەوروبەر گەمەی زۆرە، تورکیایە، سعودیەیە، ئێرانە هەر باس مەکە، ینی ئەوە زۆر تەدەخلی لە ئیشی عێراق دەکەتن. پێکێنانی حکوومەتی عێراق و وەضعی عێراق وازانم ینی ئەم عواملە زۆر کاری لەسەر دەکرێتن و پێکێنانی هەر حکومەتێک لە عێراق ئەگەر بە ڕەزامەندی ئیران نەبێتن یان با بڵێن هاوکاری سعودیە نەبێت یان بە ڕەزامەندی تورکیا نەبێت زایدە مووقفی ئەمریکی با بڵێن ینی شتەکەوە ئاسان ناڕۆتە سەرێ. بۆیە ئێمە وەک کورد هیچ ڕێگایەکمان نییە تەنیا بەو 66 دەنگە
یەک بگرن یەک هەڵوێستمان هەبن خیتابی سیاسیمان یەک بێت هەڵوێستمان یەک بێت هەرچەندە ئەگەر خلافاتی ئەقلیمی لەناوبەنگی خۆمان هەبن ئەوە شتێکی ناوخۆیە بەڵام بەرامبەر بەغا دەبێت هەمومان یەک هەڵوەست بن و وا دەبینم هەر لە ئێستاوە وەک سەرۆکی هەرێم مبادرەی کرد کە ئێستا لیژنەیەک پێکهێنراوە لە هەموو پارتە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە ئەوانە شێوازی مفاوضات و تەفاوتکردن لەگەل بەغا بۆ چۆنیتی پێکهێنانی حکوومەت ئەوانە تەخویل کراون و مناقەشە لەسەر ئەو بابەتە بکرێت. کاک جەماڵ بەڵێ کاک جەماڵ زۆر کەسان دەڵێن ئەگەر کورد ناتوانێ ماڵی خۆی ڕێک بخات ناتوانێت سەرکەوتنی ئەو تۆ لە بەغا بەدەست بهێنێت لەو بوارەدا چه هەوڵێک لە ئارادایە دوای ئەو هەموو ماوەیە کە نەکرا بە ئاسانی حکوومەتی هەرێم دروست بکرێتن؟ ڕاستە من لەگەڵ تامە ئەوە شتێکی زۆر عادیە ینی ئەگەر ئێستا تقریبا بەرەو حەلبوون بووە ینی دەبینم باشتر دەبێت ڕاستە ئێمە تاخیر بوون بەڵام ئەگەر هاتووە حکوومەتی کە ئێستا چاوەڕوان دەکرێت دا بمەزرێتنی سەڵا نزیکی خلالی ئەم مانگە ڕۆژ دەبینتن و دێتە پێکێنان حکوومەتێکی بینکە فراوان بتن هەموو کەسێکی تشتیگاری بکرێت هەرچەندە ماوەکە تاخیر بوو بەڵام ئەوە دەبینم ینی سوودەکانی زیاتر دەبێتن ئەمە شتێکە ناوخۆیە و ڕێک دەکەون و لابد دەڕێک بکەون هیچمان لەبەر نییە زیاتر لە ڕێککەوتن بەرامبەر بەغازی لە حەدی ما تا ئێستا موقفەکە تقریبا دەتوانم بڵێن هەموو یەک دەنگین و هەموو یەک باشە دکتۆر ڕێبوار لەمە دووە دکتۆر ڕێبوار لەمە دووە چه جوورە میکانیزمێکشیانی هەیە کورد لەگەڵ وەختدایە لەبەر بگرێت؟ وی ڕاستی شێوەی لە ڕابردووە هەندێک ڕۆوە گرفتی گەورەی بۆ کورد دروست کردووە بە تایبەتی لە شکل و شێوازی هاوپەیمانەتیەکانە لەگەڵ لایەنەکانی لەرچی ئەو لایەنەی لە عێراقدا بوون لە ماڵی ڕابردووە ڕێکەوتنامەی نووسراویان لەگەڵ کوردە بووە و دواترینیان ئەو ڕێکەوتنامەیە کە هەولێر کراوە بە ڕێکەوتنامەی هەولێر داسرا حکوومەت عێراقی لە ساڵی 2010 لە دوای دواکەوتنی نزیکی 8 مانگ پێکیانەوە ئەوە بە دڵنیاییەوە ئەم جارە دەبێت پێداچوونەوەیەک هەبێ بە مەسەلەی هاوپەیمانەتیەکان لەگەڵ کوردە پێداچوونەوە بۆ مانایە نییە کە کورد پشت بکاتە هێزێک و پشتی هێزێکی تر بگرێت دەڕاستیە بەو مانایە کە مەرجەکانی کورد پەیوەندیدار بکرێن بە شێوازێکی ئیقلیمی نێودەوڵەتیەوە لەبیرمان نەچێت ئەوەی کە لە عێراقدا ئێستا سیاسەت بەڕێوەبا بریتی نییە لە هێزێکی ناوخۆی عێراقی بەتەنها بەڵکو بریتیە لە کۆمەڵێک فاکتەری ئیقلیمی یعنی دەوڵەتانی هەرێمی ناوچەکەەوە کۆمەڵێک هێزی نێودەوڵەتی کە لە پێش هەمویانەوە ئەمریکا و رووسیا کاریگەریان لەسەر ئیدارەکردنی دەوڵەتی عێراقیە لەم ڕۆوە ئەگەر کورد دەیەوێ ئەو دەستکەوتانی لە قۆناغی داتوە لەسەر دەستی هەر لایەنێک لەسەر دەستی هەر سەرۆکوەزیرانێک بۆ بێتەکایەوە ئەبێ بڕوا کێشەکانی بگەێنێتە ئەو وڵاتانەوە لە وڵاتانەوە داوای چارەسەرکردنی کێشان لە حکوومەتی عێراقی بکات چونکە لە ماوەی ڕابردووە ڕێکەوتنامەی نووسراویش تەنانەت زەمانێکە بوو کورد ڕێکەوتنامەکانی شەفەیی و زارێکی بوو ئێستا ڕێکەوتنامە نووسراوەکانیش نەیانتوانی مەسەلەی جێبەجێکردنی مافەکانی کورد بێنە پێشەوە بیکەنە ئەمری واقع بەسەر مەسەلەی بەسەر حکوومەتی عێراق و لایەنە هاوپەیمانەکان بەڵکو ئەو لایەنە زیاتر کوردیان وەکو میکانیزمێک بەکارهێنا بۆی حکوومەتەکەی پێ دروست بکەنەوە لەم ڕۆوە وەکتی دانووسانکاری وریا بێ و باشتر لە جاران مامەڵە بکات سەبارەت بە مەسەلەی مافەکانی کورد و ئێتر هیچ نکاتەوە لەسەر هەندێک مەسایلی لاوەکی کە ڕەنگە زۆر دەستکەوتی بۆ کورد نەبێت ئێمە گرنگ نییە وەکو جاری پێش 19 خاڵمان هەبێ بەڵام یەک خاڵیمان بۆ جێبەجێ بکرێت گرنگەوەی 4 خاڵ و 5 خاڵمان هەبێ و بە دڵنیاییەوە لە ماوەی 4 ساڵە ئەو 4 خاڵ و 5 خاڵە جێبەجێ بکەین بە تایبەتی ئێمە دوو شتی زۆر گرنگ قۆناغی داهاتووە بێ لە عێراق دەست بخەین ئەبێ مەرجی وەکی دانووسانکار لە قۆناغی داهاتووە دووشت بێ یعنی دووشت تۆپ و لوتی هەموو مەرجەکان یەکەمیان سنووری ئێمە حەقی قانونی ئێمە مێژووی ئێمە لە سنوورەکانی خۆمان کە سنوورەکانمان لە حەمری دەست پێکاوە هەر ئەو دەستکە بەو خەریتە و نەخشە مێژوویانێک کە سنووری ئێمەیە بێ ئەو سنوورانە وەرگرینەوە و هەبی هەر هێزێکیش دێت لە حکوم ئێمە ئەوە بکەین دووەم دەسەڵاتی ئێمە لە عێراقا چێبێ ئایا ئێمە لە کاتێک عێراق بنیاد بدایەوە لە ساڵی 2023 حاکمی مەدەنی لە عێراقدا وتی هەموو پێکاتەکان لە عێراقا شەریکن هاوبەشن ئێمەش پێکاتەیە بووینە شەریک لە عێراقا بووینە هاوبەش لە عێراقا بەڵام دواتر ئەم هاوبەشی گۆڕا بۆ بەشدار ئێمە تەنها بەشدارێک بووین مشارکێک بووین چونکە فەرقی هاوبەش زۆر زۆرە لەگەڵ بەشدار تەنها بوونێکت هەیە هاوبەش بڕیارە دەیت بەشێکی لە بڕیارەکان دوایی لە خولی ڕابردووە لە سەرۆکایەتی وەزیرانی ئەخیری بەڕێز مالکیە لە 2010 بۆ 2014 ئێمە بووینە ژێردەستە بە بەڵگەی بڕینی بودجە بە بەڵگەی هێنانی هێز دژی ئێمە
یعنی دژی کورد بە بەڵگەی ئەوەی کە سنوورەکانی لەگەڵ کووردا کرد سنووری خراپ و هەموو بەڵگانە ئێمە ئەبێ ئیتر لەم قۆناغەیە یان بیوەسێنین یان ئەبێ بزانینەگەر نەیوەسێن سنوورێک لێرەدارنی بە دڵنیاییەوە ئێمە لە قۆناغی داهاتووە ئەبینە ژێردەستە ئەبینە کەنارگیرکرا و ئەبینە هێزێک حەزەکەم تەنها ئەوە بڵێم کە ئەڵم مەرجی دەسەڵاتمان لە عێراقا ئێمە کاتێک کە پۆستمانێ لە بەغا لەسەر و کۆمار وەزیری دەرەوە جێگری سەر وەزیران هەر پۆستێکی دەسەڵاتی فعلی ئەم کەسانە چییە و چۆنیش ممارەسەیەکە هەندێک لەم بەڕێزانە دەسەڵاتی کاریگەری هەبووە بەڵام ممارەسەکردنەکەی منتەقینە بۆ ئێمە پێویستمان بەوە یا کورد لە قۆناغی داتووە دەسەڵات و خاکی خۆی وەربگرێتەوە بە تایبەتی هەر هێزێکە ئەتوانێت ئەم دوانە بە ڕێکەوتنامەیەکی ئیقلیمی نێودەوڵەتی لە ناگەڵ ناوخۆی عێراقا جێبەجێ بکە هیچ گرفتێک نییە ئەگەر ئێمە لەگەڵ یا بەشداریی لە حکومەت کاک جەمەڵ هەروەکو بیستمان دکتۆر ڕێبوار ئاماژەی بە هەندی خاڵ کرد کە بێگومان لە هەر هاوپەیمانێکدا هەندی مەرج هەیە لەو مەرجانەش کە ئەوە بوو سنووری کوردستان واتە پیادەکردنی بەندی 140 چین ئەو خاڵانەی کە دەبێت لەم هاوپەیمانەی کە نیازە لە خۆلی ئایندەیە پێک بهێنێ چین واگەر هاتوو وەکو خۆلی پێشووتر پیادە نەکران ئەبی هەڵویستی کورد چی بیت؟ طبعا جيجا لو مرجانا ماده صغيره طبعا لو ماده صغيره شو جيبه جينا كراوه ومن بيجبروا منا خالكان يعني مرجع كان هو زمانات شارك شتيك بكم اجر ام جرى بيت انه اتفاق لجل حكومه بيجز لجل بغا بيجز فيستا طرفك الدولي شاعت حال بتن شد طرف يوغتي جان يو ام بتن طرفك امريكي بتن زور خالينا كل كيمان ها لجل حكومه المركزي خالي كما هو ماده صدق شلبو كشيء بيشمرجا وتا اشتا جمعنا كردني بيشمرجا وكهزك لمنظومه دفاعي عراق خالي كترمن هو مجلس اتحادي بيست مجلس اتحادي بتي ماده شيء سبنجي دستور العراق ضب مزريتن كنيونراتي اقاليم ومحافظات بكريتن ممثلين هبل لنا او مجلسات تشكيل نكريا هروسا بتي ماده 106 دستور العراقي عراق هيئه داب مزريتن كفعلا هيئه مراقبه تخصيص الواردات او في داب مزريتن شنك او ام هيئه مسؤوليات او دابش كردني سامان الثروات لجل لسر ملة العراق هروسا كي شيء سلطاتي اتحادي وسلطاتي بابلين لا مركزيان سلطاتي اقاليم باش شارع بجريتن كي شيء نوتمان تايسا لجل بغايا كمادة 111 اشارتي او بابتا دكتن بيست اول جيب جبيت ام خلانا هموي هروسا كي شيء كترمان هيا كي شيء توازن لمؤسسات حكومة العراق تايسا رشاو نكرا وبرشاو نكرا امانه تقريبا خالي سراكيه تيزيه كبيتو هر كوتني لقى حكومتي بغا بكريتن او خلانا زور داكوكي لسر بكريتن اجرنا كارتينا كردني ام خلانا معنى اويا تقداني دستوري العراق او اجربين لديباجي دستوري العراق اخر جمله دليتن ام دستور يحفظ العراق اتحاده الحر شعبا وارضا وسياده هروصه لماده كم نهايتي اما دلت هذا الدستور هو ضامن لوحده العراق يعني ام دستوريه ك يكتي خاك العراق جرمتي ذاك المعنى بجي كدني ام خلانا او شربش خلانا اجر كي بجي نكره معناه او ام دستوره كارتينا كيتنو واجر دستوري كارتينا كره معناه معناه او يا جوانتين بنا بوشتك ببتن چون چاره خونوسین بگتن دکتۆر ڕێبوار بۆ ئەوەی کورد بتوانێت داواکاریەکانی لە بەغدا بەدەست بهێنن پێوەستی بە کەسانێکی کارامە هەیە واتە نەکرد لەوەی دابنشن لە پەرلەمانی عێراق بەڵکو کار بکەن و نەک چاوەڕوانی دەستی سەرکردەکانی سەرەوە بن ڕاستە ئەبی هاوەهەنگی هەبێتن ئایا شیانی هەیە ئەو جۆرە میکانزمە بگۆڕێدن ئەوانەی کە لە بەغدان خۆیان بریار دەربن خۆی ئێستا پەرلەمانتار لە عێراقدا بەنسبەت کوردەوەیان بەنسبەت زۆرێک کولەکانی ترەوە بڕیاردەر نین ئەوان جێبەجێکاری بڕیارەکانی حزب و حزب سیاسیەکان کەمێک لەو پەرلەمانتارانە بەهۆی زیرەکی و ئازایەتی خۆی و بەهۆی یعنی دەرچوونی خۆی لە هێڵی گوێگرتن لە حیزبەکەیەوە جۆرێک لە هەڵدەسیە بۆ لە خۆناغی ڕابوو
لەم قۆناغەش تا بە دنیایەوە وا پێشبینیەکرێ بە نسبەت عێراقەوە هەروە بە تایبەتیش کە زۆرێک لە پەرلەمانتارەکان دەرنەچوون بۆ نمونە لە لیستێکی وەکو لیستی دەوڵەتی یاسایە ئەوانەی کە دەنگی پێویستی حەقیقییان هێناوە بۆ ئەوەی لە بەشی کورسیەک بکە ژمارەیان زۆر کەمە لە کاتێکا لیستەکە 92 ئەندام پەرلەمانی هەیە ئەمە مانای وایە کە هەمیشە پەرلەمانتارەکان چاویان لەو کەسانەوە بۆ نمونە کەسی یەکەم کە نوری مالکیە چەند 100,000 دەنگ هێناوە کە نزیکی 700,000 دەنگ زیاترە ئەمانە هەمیشە چاویان لە بڕیاری ئەو دەنگانەی ئەو ئەمانی بردوتە نێو پەرلەمانەوە بەهۆی ئەوەی کە لیستەکە لیستی نیمچە داخراوە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە. نقطەی دووەم لە عێراقا پەرلەمانتار وا ئەزانێت کە پەرلەمان بریدیە لە ممارەسەکردنی حەقی تەشریعی و تەواو لە ڕاستیە پەرلەمان جگە لە حەق تەشریعی سەردانەکەی مافی چاودێریکردنی هەیە و مافی ئێستا دنیای پێشکەوتووە کە کەنەدا ڕابەری ئەم گۆڕانکاریە بوو پەرلەمان ڕۆڵی تەنفیزیشی پێدراوە بەڵام ڕۆڵە تەنفیزیەکەی جۆرێکە لە جۆرێکی لاوەکیە یعنی هێشتا نەبووتە ڕۆڵێکی کاریگەر لەمەدا پەرلەمان ئەو پەرلەمانە کارایە نیە و پێم وایە پەرلەمانتارەکانی ئێمەی کوردیش لە عێراقدا ناتوانن لەو ڕێکمە دەربچن کە بڕیاری یەکەم و ئەخیر لای ئەوان نییە لای حیزبەکانیان. باشە زەحمەت نەبێگە بتوانن زۆر وەڵامەکانتان بە کورد بیچونکە تقریبان 8 دقەمان بەدەستەوە ماوە. کاک جەماڵ هەندی لە ئەندام پەرلەمانی ئێستای عێراق ئەلبەتە کوردەکان دەڵێن حکوومەتی زۆرینە زەنگێکی مەترسیدارە لەبەر چی؟ طبعا هو حزبك سياسية ومبررك سياسية حكومتي زورينا حكومتي زورنا معناه شلون دبيتن يعني كرد كان لجل شيعة حكم بكريت شيعي كان لجل سنة حكم بكريت يعني تعددي شلون دبيتن زورينا شلون دبيتن زورينا علمانية زورينا قومية زورينا بلين طائفية شلون دبيتن بروامية يعني هو شتك يعني دانويت لو وقع قرباز يعني من نابين ما بيشا لجل العراق بو أمر حلا بقم جيتن كيك أو كات حكومتي زوريني أو كات كارا دبيت أجر بيتو دولة ببت دولتي مؤسسات أجر هاتو بو دولتي ديمقراطي دولتي مؤسساتي ثقافي ديمقراطي ما دابت إسا عراقي إسا ثقافتي كالتوري ديمقراطية الديمقراطية أولية تشان صندوق إقدامي وانتخابات بكيو هل بجارتن بكيو والله فلان أو عندك كرسي برو فلان أو عندك كرسي متى إسا في استيمان بثقافي ديمقراطيات معناها كالتوري ديمقراطي العراق نية مشتي عراقي مشكلة تقبلي يكتر ناكتن دلين أو شتانا دواي 2003 وداوا نخيرنا ديكتاتورية العراق لبنجا وهشتا وتاكو روخاني صدام نظام الديكتاتوريات انقلابات عسكريات ملة العراق شعب العراق شوسابو بكرد بشيعة بتايبتي كرد وشيعة تايبتي يتر نازل شلون دبيتين زوريني سياسي وكيف يجين بعربي دلين الهروب الى الامامه راكبنا لا واقعية كما واقعية دابا الكرام العراق سنية شيعية كردة نابين أو تجربة العراق تربية العراق دولة مؤسسات دولة بابلين دولة فاشلة دولة مفخخات دولة كشتنا شلون ذكرتي اشتتي واقفة العراق دكتور ريبوار إما أجر حكومة هرمي كردستان أو عندي خيان تاکو پێک هات پێشبینی دەکرێت حکوومەتی بەغدا لەوانەیە کاتێکی زۆرتر بخایەنەیە زۆر جار لە حاڵاتی وهایە فشاری دەرەکی هەبووە بۆ پەلەکردن لە پێکەنانی حکوومەتە و زۆریشی لەسەر کورد بووە ئەلبەتە لەسەر ئەنجامیش کورد مەجبور بووە ناچار بووە سازش بکاتن ئایا ئەو چاوەڕوانیە دیسان دەکرێت؟ بەڵێ ئەو چاوەڕوانی دیسان دەکرێت لەبەرەوەی ئەم جارەش کوردیەک لاکەرەوەیە لە مەسەلەی پێگەنانی حکوومەتی عێراقیە ئەم جارەش کوردێکی دەرەکی لەسەرا و ئەم جارە جیاوازترە لە جاری پێشوو لەوەی کە جاران فشاری لایەنێک یان دوو لایەنی لەسەر بوو کورد ئەم جارە فشاری چەند لایەنێکی جیاوازی لەسەرە بۆی بەڕوونتر بێت جاران فشاری ئەمریکا و ئێرانی لەسەر ئێستا فشاری ئەمریکا و ئێران و تورکیاش لەسەرە کە ئەمە بەشێکیان فشاری تورکیا لەسەر لایەنێکرا و فشاری ئێران لەسەر لایەنێکی دیکەرا ئەمە ئەو مەترسیە زیاد وەکاتەوە کە بڵێن احتیمال هەیە گریمانەیەک هەیە کە ماڵی کوردی دابەش بێت لە کاک جەماڵ لەو بەڕوایدان ئەو کەسانەی کە ئێستاکە بوو پەرلەمان هەڵبژێردراون بیگۆمان لەلایەنە جیوازن و جیوازیان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا شیانی هەیە بۆ ئەوەی بەرژەوەندەکانی گەلی کورد بخەنە پێشەوە تاکو بەرژەوەندی حزبەکانیان بێن سازش بکەن و لە بەغدا یەکگرتوو بن؟
والله يا آخر خلتك دنجان بيداوا يعني خلتكش بتماي أوانا ومدوار إنك أوانا كدرون بغاء تمثيلي لتركن فعلا أو عندما همو عندامي حزبين بسر هر لايجبين لأنه أو خلك هل بجيرانا آزاري خلق زانن نجبتي خلق زانن كي شيء لتا دزانن كي شيء خلك دزانن يعني واجبي خويا واجبي قانونيا واجبي أخلاقيا واجبي شرعيا أويا تا آخر نفس وجدلين دفاع لبرجواندي خلك بكن ديوا دفاع لبرجواندي لتا كان أمريكا شنك أوانا نري لتنا أجرنا تنهابو مصالح بتن وزن اشتكى بردوامنا بتن چونك 4 سالي تر دوباره وضعك دا قريتن بويا بيويس لسر أوانا هم غاميان وبلن إيشو كاريان أو بتن لسر أو خالاني سركي إيش بكن چونك يتر بس خلقك بێزار دەبێتن ئەو کاتە ئەگەر بێن و ئەوانە تەنیا بڕۆ نەوێرە بۆ مەساڵحی خۆیان بەس. کاک جەماڵ پەرلەمانی هەرێمی کوردستان چ جۆرە پەیوەندیگی هەیە لەگەڵ ئەندامە پەرلەمانەکانی کورد لە بەغدا؟ ئەوانە بەڕاستی چوویاوانە بەسەر بەخۆنە یعنی پەیوەندیمان لەگەڵ ئەوانە کارێک هەبێتن عیلاقەی بە حکوومەتی مەرکەزی هەبێتن بەرلەمانی کوردستان نوع تنسيقي يعني لا تنسيقي بابلينش 100% يعني مؤسساتيه بلان زور خالها جاران باستشاره يعني قليك هبت غازنديك هبت شتيك هبتن بو كايواندي بحكومتي مركزيه هبت برنامج برلمان عندهم برلماني كردستان او لنا برلماني عراق بابلين عندما كردكان لنا برلماني عراق لنا مجلسوا بعراق اشتكى له تاو تبيكن وكيش كان شهر سر بيكن çünkü اما هين هرم تيوندي من بس بو هرم مسائل مصيري مرجعي وكيش كان هنا هرم اما تيوندي من بوها بلام اواني ترى هو علاقه ببغاء طيبه لجل عندماني كرد لجل لبغاء دكتور ريبوار زوتر پێکهێنانی حکوومەتی عێراق وایە خود دواکەوتن لە پێکهێنانی چ جۆرە کاریگەری هەیە لەسەر کاروبارەکانی هەرێمی کوردستان؟ کاریگەری گەورەیە لە گرنگترینیان پەسەند نەکردنی بودجێ سەر عێراق بینی کاریگەری تەواوی خۆسەر بەری ئابووری ژیانی خەڵک لە هەرێمی کوردستانەوە و ئەم کاریگەری لە عێراق دروست نەکردووە بۆ یارمەتیدەرەوە دواکەوتنی حکوومەتیش دیسان کاریگەری لەسەر مەسەلەی شەسپاندنی مافەکان شتێ مێستا چاومان لەوەیە حکوومەتی داهاتووی عێراق مەسەلەی مافەکانی کورد جێبەجێ بکات بەڵام هەر دواکەوتنێک بە دڵنیاییەوە کاریگەریە بێ حەزەکەم بە کورتی لەسەر قسەی جەمال قسە بکەم لەوەی کە پەرلەمانتارانە لە بەغا ئەگەر یەکگرتوو بن یان یەکگرتوو نەبن پێم وایە مەسەلەکە پەیوەندی بە پەرلەمانتارەوە نییە بابەتی هەیە هەڵوێستی و هەڵوێستی جیاواز لە دەسەڵاتی پارلەمانتاران نییە حیزب سیاسیەکانەوە هەیە کە نردونیان پەیوەندی تەنانەت بە کەسی یەکەمی حیزبەکانیشەوە هەیە کە ئەوان چ بڕیارێکەکەن لەو حیزبەیە بۆ پەرلەمانتارانەی گوێڕایاڵیە بنجا بڕیارەکەیان بەدڵ بیان بەدڵێ ئەگەر زامان دەبێت زۆر بە کەوت 2 دقەمان زیاتر نەماوە کاک جەماڵ ڕەخنە هەیە گوایە کورد وەکو پێشتر ئێستا هەموو ئامانج هیواکانی خصوصەت بڵێن لای تورکیەوە ئایا مەکارێکی درستەوە یاخۆ دەبێت کورد بزانی چۆن وشێرانە هەنگاوی خۆی بنەدن و هەموو لایەک لە هەموو لایەکەوە قازان وەربگرێت؟ والله إذا دنيا سياسة دنيا مصالحة دنيا مصالحة يستا وضعك مقبل اقتصادية مصلحة تركيا لقل إيمايا إيماش با تركيا أجل تركيا نيزاني بايا جيجي هرمي كردستان لعنده جيجي كي بقيمة دبت نوازانم تركيا شاونده اهتمامي بينا دا منفعة متبادلة لبين إيما ولبين ياوان ودبيين يستا إيما وكرد لباكور سازش قد ناكن کاک جەماڵ زۆر سپاس کاتێکمان تەواو بوو ببوورە دکتۆر ڕۆبارت تازە کاتیش بۆ توونەما زۆر سپاس بوو دکتۆر ڕێبوار کەری مەحموود مامۆستای زانستی سیاسیەکان لە زانکۆ سلەیمانی و هەروەها کاک جەماڵ تاهر ئیبراهیم ئەندا پەرلەمانی کوردستان کە میوانداری میوانی بەڕامی ئەمڕۆمان بوون زۆر سپاس دوستێ لێ خۆشگیر و جوراتی نەکۆتایی بەڕامەی ئەمڕۆمان دووبارە درود دەگەرم کارمەندەی لە بەشی کوردی کارگەردانە بەڕامی هانەمان شوان ڕەشید و لۆکمان ئەحمەد ئەندازیارە دەنگ جۆگڵ و تا بەڕامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن ئێرە واشنتنە تە لە ڕادیۆ دەنگی ئەمریکا.